سەرەتا لە ئاماری ڕووداوەکانی کوشتن دەست پێ دەکەین لەسەر تاسەری هەرێمی کوردستان کە بەم شێوە بووە بۆ ساڵی 2020. لە شاری هەولێر لە ساڵی 2020 65 تاوانی کوشتن و خۆکوشتن ئەنجام درراوە کە بەراورد لەگەر ساڵی 2019 کە ئەو کات 73 ڕووداو بوو. لەو 65 ڕووداوە 61 ڕووداو ئەو ڕووداوانەیە کە کوشتن و خۆکوشتنن پەراوەکانیان داخراوە و کێشەکانیان تەواو بووە. تەنها 4 کێشیان ئەتا ئێستا بەردەستە و پەراوەکانی لێکۆڵینەوە بەردەوامە. لە شاری سلێمانی تەنها 50 ڕووداوی کوشتن و خۆکوشتن تۆمار کراوە بەراورد لەگەر پاساڵ کە تەنها 56 ڕووداو هەبووە. لەو 50 ڕووداوی ئەم ساڵە 36 پەراویان داخراوە، تەنها 14 پەراو لێکۆڵینەوەی لێ بەردەوامە. لە شاری دوهۆک 2020 61 تاوان تۆمار کراوە، تاوانی کوشتن و خۆکوشتن بەراورد بە پاساڵ کە 79 تاوان بووە. لەم 61 تاوانەی ئەم ساڵ 59یان پەراوی لێکۆڵینەوەیان تەواو بووە، تەنها 2 پەراوی لێکۆڵینەوەیان ماوە لە مەرحەلەی تەحقیقا. لە شاری هەڵەبجە 4 تاوان تۆمار کراوە 2020، هەر چواریشی تەواو کراوە بە بەراورد لەگەر پارساڵ کە تەنها 5 تاوانی کوشتن و خۆکوشتن لە شاری هەڵەبجە تۆمار کرابوو. لە بەرەبەرایەتی پۆلیسی سۆران ئەم ساڵە 32 تاوانی کوشتن و خۆکوشتن ئەنجام درراوە کە 23یان تەواو کراوە، 9یان تا ئێستا لێکۆڵینەوە بەردەوامە بە بەراورد لەگەر پارساڵ کە 12 تاوانی کوشتن و خۆکوشتن ئەنجام درابوو. لە پۆلیسی گەرمیان ئەم ساڵ 19 تاوانی کوشتن و خۆکوشتن ئەنجام درراوە کە 13یان پەراویان داخراوە و تەواو کراوە، تەنها 6 پەراویان ماوە لە بەردەم لێکۆڵینەوەیە بە بەراورد لەگەر پارساڵ کە تەنها 12 تاوانی کوشتن و خۆکوشتنیان هەبووە. لە پۆلیسی راپەڕین ئەم ساڵ 26 تاوانی کوشتن و خۆکوشتن ئەنجام درراوە، هەر 26 پەراوەکانیان داخراوە لێکۆڵینەوەی لێ تەواو بووە بەراورد لەگەر پارساڵ کە تەنها 23 تاوانی کوشتن و خۆکوشتنیان هەبووە. بە کۆی گشتی دەتوانین بڵێن لە ساری 2020 تەنها 257 تاوانی کوشتن و خۆکوشتن لە گشت هەرێمی کوردستان تۆمار کراوە بە بەراورد لەگەر پارساڵ کە تەنها 206 تاوانی کوشتن و خۆکوشتن ئەنجام درابوو. ڕووداوەکانی دزی ئەگەر بێن ئامارەکانی ڕووداوی دزیشتان بخەینە بەردەم، لە هەولێر ساڵی 2020 تەنها 559 تاوانی دزی ئەنجام درراوە بەراورد لەگەر پارساڵ کە تەنها 644 تاوانی دزی ئەنجام درابوو. لە شاری سلێمانی 1520 تاوانی دزی ئەنجام درراوە بەراورد لەگەر پارساڵ کە تەنها 2145 تاوانی دزی ئەنجام درابوو. لە شاری دوهۆک 2020 594 تاوانی دزی ئەنجام درراوە بەراورد لەگەر پارساڵ کە تەنها 724 تاوانی دزی ئەنجام درابوو. لە شاری هەڵەبجە 2020 تەنها 67 ڕووداوی دزی تۆمار کراوە کە پارساڵ 120 تاوانی دزی ئەنجام درابوو. لە پۆلیسی سۆران ئەم ساڵ تەنها 98 تاوانی دزی ئەنجام درراوە بەراورد لەگەر پارساڵ کە 169 تاوانی دزی ئەنجام درابوو. لە پۆلیسی گەرمیان ئەم ساڵ 144 تاوانی دزی ئەنجام درراوە بەراورد لەگەر پارساڵ کە 213 تاوانی دزی ئەنجام درابوو. لە پۆلیس لە سنووری پۆلیسی راپەڕین ئەم ساڵ 316 تاوانی دزی ئەنجام درراوە بەراورد لەگەر پارساڵ کە 307 تاوانی دزی ئەنجام درابوو. کۆی گشتی ئەو تاوانانی دزی کە لە گشت هەرێمی کوردستان ئەنجام درراوە بۆ ساڵی 2020 3298 تاوانی دزی ئەنجام درراوە بەراورد لەگەر پارساڵ کە 4322 تاوانی دزی ئەنجام درراوە.
تاوانە جۆرا و جۆرەکانی تر کە تاوانی تۆزێ زەقن لە هەرێمی کوردستان ئەم ساڵ کە ڕێژەیان دیاریکراوە تۆزێ ڕێژەکان بەرەو زیاتر و بەرەو کەمتر چووە هەندێکیش لەم تاوانەتان دەخێنە بەردەم تاوانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2020 1646 تاوان ئەنجام درراوە لەسەر خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بەراورد لەگەر پار ساڵ کە 1998 تاوان هەبووە. تاوانی ساختەکردن لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2020 تەنها 393 تاوان هەبووە بەراورد لەگەر پار ساڵ کە 804 تاوانی ساختە ئەنجام درابوو. تاوانی هەڕەشەکردن تەهدید لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2020 3158 هەڕەشە کراوە بەراورد لەگەر 2019 کە تەنها 4152 تاوانی هەڕەشە ئەنجام درابوو. فێڵکردن لە خەڵک احتیال ساڵی 2020 3027 تاوانی فێڵکردن لە خەڵک لە بنکەکانی پۆلیس و لە هەموو ئیدارە سەربەخۆکان و گشت پارێزگاکان تۆمار کراوە بەراورد لەگەر پار ساڵ کە 4331 تاوانی فێڵکردن ئەنجام درابوو. یاسای چەک دەست بە سەرجاگرتنی چەکی بێمە وڵات ئەم ساڵ لە هەموو هەرێمی کوردستان 661 چەکی بێمە وڵات دەستی بەسەر داگیراوە جیاوازی لەگەر پار ساڵ کە 976 چەکی بێمەوڵات دەستی بەسەر داگیرابوو. مردنی قەزا و قەدەر لە هەرێمی کوردستان بەگشتی ئەم ساڵ 420 کەیس هەبووە بەراورد لەگەر پار ساڵ کە 443 کەیس هەبووە. هاوسەرگیری لە دەرەوەی دادگا لە گشت هەرێمی کوردستان ئەم ساڵ 510 سکاڵا تۆمار کراوە کەوا دەستیان بەسەر داگیراوە هاوسەرگیریان کردووە لە دەرەوەی دادگا بەراورد لەگەر پار ساڵ کە 704 کەیس هەبووە.